ئەو ئێستا 50 ساڵەکە لە وەختەوە من ژیانی خۆم نەزری ئەو هونەرە کردووە کە شانۆیە. خۆشەویستی بینەر و چەپکە گوڵیان ئەو ئۆکسیجینی ڕاستەقینەیە بۆ شادەمارەکانی دڵی هونەرە. بابە ئەو مەملەکەتە زلە ئەوەی هەیە کە بۆ هیچ کێ نابێت. ئەوات من جارێکی کەش کە زیینوو ببمەوە بێمەوە دەستکەمە ملی ئەمیارە ئازیزەم. ئەڵڵاه لەو جوانی بەم تەمەنە کەوا چوومەتە ساڵی 70 بەڵام ئێستا خولیام زیاترە لە جارانیش ئەمەوێ بەردەوام بم. پیرێتی لەسەر شانۆ نییە. من ئەمەم هەڵبژارد مینا. ڕەنگە ئەمە دوابەرهەمە کە من تا ئێستا بەڵام بە خەیاڵما هەیە ئەگەر تەمەن مەودا بە و خوا بێوێ دوو شانۆیم نووسیوە بتوانم بیانکەم. بەر لە هەموو شتێ ئەمە خۆی شانۆ کارێکی هەرەوەژیە. بە تایبەتی لەم ڕۆژە ئێمە هیچ پاداش و خەڵات و شتێک نییە خۆبەخشانەیەکەین تێکستەکە بخوێنەوە، چونکم ئەمە کەش و هەوا و شوێنێکی زیندانیە. زیندانی یعنی خەمۆکی، ئەشکەنجە، بێزاری، دڵتەنگی، چی ناخۆشیە. چکم زەوتکردنی ئازادی گرانترین سزای مرۆڤە. ئافرین ئێستا کە سەعات 7:30 ئیتر ئەمە زستانەوە درەندێ. ئەمە دوایین شانۆیە کە کاری تیاکەم. ئەوەی ئێستا هەستی پێکەم هەمان هەستەکانی جارانە. ئەو ڕستەیەم بیرەکەوێتەوە کە لە شانۆی گۆرانی چایکا ڤیچێخەف ئەڵێ لە هەر شوێنێکە بەهرە و هونەر هەبێ نەک پیرێتی مردنیش نییە. ئێستا فەرموو کاکە مازی دەست پێ بکە. باشە. 1، 2، 3، 4، 5، 6، 7. من ناوی تەواوەتیم ناوەکەم ئاوێتەیە ئەحمەد سالار کوڕی عەبدولواحید ئەفەنی مەلاحمەی قوربانی حاجی محموی حاجی مستەفای حاجی قوربانی عەبدوڵای هەمەوەنە. من لە 20 حوزەیرانی ساڵی 1947 لە گەڕشی دەرگەزێن لەو بنەماڵەیە لەدایک بووم. پاش چەند ساڵێک بەهۆی کێشەیەکی سیاسی و لە هەمان کاتا تیرەگەری یا هۆزگەری باوکم گوێزرایەوە بۆ هەڵەبجە. لە هەڵەبجە من چاوم پشکوت، زمانم پشکوت. لە هەڵەبجە زمانم پژا ئەو کوردیە کە پێی ئەنووسم هینی هەڵەبجەیە. بە خەیاڵ ئاوێنەیەکە بینێتەوە ئەڵێ ئەمە هینی گیرفانی بەر باخەڵی سەقمەکەی مینایە. یەکەم جار وشەی شانۆم بیست. مناڵ بووین گەڕکەکەمان گەڕێکی سەرایان پێوە و لە ژووروی شارەوە بوو لەسەر ڕێ عەبابەیلیە. لەوێ کۆمەڵێ مامۆستا تا ئێستا لە یاد بن خوا دەوامیان با لەوانەی کە ماوە مامۆستا عین شەونم
کە وشەی شانۆم یەکەم جار لەو بیست جم و جۆڵەکرا لەبەردەمی ئەو یەک ناوەندی لێبوو ناوەندەکە بینیمان هۆڵی قوتابخانەکە هاتوو چۆی لەسەرەوەمانە شتیانە هێنا و شتیان داگرت و شتیانە برد مناڵیش لە وەختا حەزەکا بزانێت چییە منی کێ بووم لەوانە چوونە پێشەوە مامۆسا عەلی شەونەم وتم ئەفەنی ئەوە چییە وتی کاکە ئەوە شانۆیی ئەەکەین ئەوەنە ڕۆژیکە ئەکرێ وەرە سیرکە خۆی هەر زیندانی یعنی زەوتکردنی ئازادی مرۆڤێک کۆیلەکردن و بەندکردنی لە ناو چوار دیوارە کە هاتی لێکۆڵینەوە لەسەر کەسایەتەکە کرد ئەڵێ پیرە پیرێکیش لە تەمەنێکە ڕەنگە ئەو گوڕ و تین و هێزە لە ماسوولکەکانی لە شیانەما بێ منی شانۆی نەمەزانی چییە چوومە ماڵمەوە باوکم بە دیار زۆر گوێی لە هەواڵە گرت هێڕادووە وتم بابە شانۆ چییە وەستا و سەیرێکی کردم وتی شانۆ بۆ شێکسپیر لە شانۆی هەملێتە ئەڵێ ئەوەی ئێڵێ گونجانیە لە نێوانی کردار و گفتارە دروستکە پاش چەند ساڵێک ئەو بوو گەڕاینەوە بۆ شاری سلێمانی سەرەتا چوینەوە دەرگەزێن دوایی چوونە گەڕێکی چوارباخ خانووی حکومیان ناینێ لەوێ ئەو خانووە ئەتوانم بڵێم سەرپەڕی شار بوو یان خواروی شار بوو ئیتر خوار ئێمە دەشت بوو من بەختم لە چیە هەبوو یەکەمینی لە بنەماڵەیەکە دایک و باوک ڕۆشنبیر و لە هەردوو سەرەوە لە ڕۆشنبیرەکانی وڵات بوون لەلایەکی کەوە لەو گەڕەکە بووم سەردەمی مناڵی و مێرد منداڵیم کە تەنها شانۆیەکی شارەکە شانۆی ئامادەی سلێمانی بوو کە لە ساڵی وا بزانم 45-46 دروست کرابوو لێرە مەموزینی ئەحمەدی خانی دەرهێنانی مامۆستا ئەنۆتۆڤین واندنی خوشکم گوڵزار عومر و لەگەڵ قادر لیلان و کۆمەڕێ لە هونەرمەندان سێ جار هاتم بینیم ئەمانە پەنجەرە بوون من یەکەمین جار لەو دی پەنجەرەوە سێرم کرد دووەمین جار دانیشتم تکتم بەڕێ بوو وتیان کاکە پچکۆل بڕۆرە ئەو تاقەوە تم بەڵێ چوومە تاقەکەوە جاری سێهم دانیشتم لێبیە کورسەکان گۆڕراوە شتەکان گۆڕراوە بەڵام ئەوەی نەگۆڕراوە ئەو جوانی و هەستەیە کە من بینی بوو ئەم شانوەیە زۆر تەمەنی باڵا کردبوون هەر لەسەر ئەم شانوەیە ساڵی 1970 جەنابی موفەتیشم کرد و لێرە گەورم پیاوی گەورە وەلەو خۆشی بشارێتەوە بەڵام هەر کەس بەبێ شان و شەوکەت چۆنە شارێتەوە وایە وەڵڵاهی تۆش نەبوویتە نەمەزانی ئەم قەرز و شتا چۆن بەمەوانێ لێزانی بیاتەوە چاکیە ناسم کوڕی هینە ئەتوانم بڵێم 15 شانۆیی وەکو دەرهێنەر و زیاتر لەوە وەکو ئەکتەر لەسەر ئەم شانوێ بۆم و گۆڕەم هاتووە سەلیمە خان بەو چاوە جوانانەی تۆ سەلیمە خان ئەوی فلسێکی نەبێ فلسێ نانێ بەو چاوە جوانانەی تۆ سەلیمە خان ئەزانی چۆن ئینگلیز بەرەکەتە تۆ چاوێکی لە من بێ من دڵم لای تۆیە سەلیمە خان لەسەر ئەم شانۆیە زۆر جار گوڵباران کراوم و چەپڵە ڕێزان و تەحا و ئافەرین و دەستخۆشیم دێکراوە زۆر جار دانەویمەتەوە و تەختەکەم ماچ کردووە
بینەرەکان مێتەوە بەرچاو ئەکتەرەکان هاوڕێکانم ئەو دایلۆگانەی ئەموت هەریەکە هەستی خۆیم ئاهەیە پاڵتۆ بۆرێم بکرد سبحان الله لە لەزەتی پاڵتۆ وانە سبەینە خۆمەکەێنمە لای وەساسڵێەوە خۆماشەکرم بۆ پاڵتۆ وانە پاڵتۆ ڕەحمەفەنی ئەوە چیتە بێ قەزاوی ئەوە چیتە کاکەوڵا شەرای گەرما و بۆ خەو هەڵمان مژیوە لەسەر ئەم شانۆیە هەروەها ڕۆژانی چلەی زستان و بە سەڵێکی جارانی سلێمانی لرفە لرفمان هاتووە لەسەر ئەم شانۆیە هەر کاتێک کە ئێمە ئەم شانۆیەوە هەموو هەستەکان بەبوژێتەوە هەستەکەم ڕۆژانێکی گۆڵ ڕەنگ لە تەمەنی منە زیینووە بێتەوە ئەمە ئەو خۆڵانەیە کە قوتابخانەکەمانی لێبوو قوتابخانەی ئەیوبیە کە ساڵی 25-26 دروست کراوە یەکێکە لە دێرینترین قوتابخانەکان بەخوا وا بزانم لێمان تێک چووە ئەوەی کە نەگۆڕراوە یەکیشەن تابلۆکەی کە ناوی قوتابخانەکە ئەڵێ ئەیوبێت ساڵی 1925 دامەزراوە دروست کراوە دووهەمیان کە ئەم زەنگە یادی 60 ساڵ لەمەوە پێش من لەم پۆلا بووم جاران بوونی دادانی قەڵەم و بوونی لاسیکی سڕینەوە و کۆمەڵێ شت بۆنی ئەهات بۆنی تەباشیر هەوڕەمەوە یەک پێیشە قوتابەکانە بینمەوە من زۆر گچکە بووم بۆیە لە پێشەوە داهانیشتم ئێستا قەڵەکەتان بۆ دەجیانەوە ئەو تەبیانە بێ ساڵی 67 کۆلێجی هونەرە جوانەکان ئەکادیمیای هونەرە جوانەکانی پێ چووە سەر زانکۆی بەغدا چوون بۆ ئەوێ لەوێ ئەبوو دیمانە بکرێ ئێمە کەس نەبوو ڕێنماییمان بکات چەند کەسێ دەرچوو بوون 61 و 63 یا لە 52 50 ئەوانە کۆنەکان ئێمە نەمانەزانی چۆنە چوومە ژوورەوە وتی بینراو ئەوەم کرد باسی جارێ مەموزین و ئەحمەدی خانیم کرد کە ئەمە شاکارێکە و کۆڕۆمی و جوولێت ئەحمەدی خانی چیە ئەمانم چاکەزانی ئەوە پڕی کردن خۆشم ئەمیز بەوە بیبەمەوە کە هەنێکم پێشکەش کرد وتیان بەسە شعرێک وتینە بە کوردی وتم بە کوردی تێگەن سێری یەکێکیان کرد ڕوومەتی سوورسپی بوو ڕەنگە کەمێ لە ئێمە ئەچوو کە خوێنمەوە شعریشی کاکە حەمەی بێلوو مەریوانی ناری خوێنمەوە هەمووی سەریانە لەخان هاتینە دەرەوە پاش ماوەی ناو دەرچوو من وەرگیرا بوو مامۆستا بەدیع وەرگیرا بوو لە بەشەکانی تر کاکەکمەندی و برادرانی کە وەرگیرا بوون ئیتر ئەوە هەنگاوێکی گەورە بوو بۆ من بەرە و شانۆ ئەو کتابانە بنووسە باشە ئەخر وانە دەوام زۆری نەما وانە بۆ سبەینە بۆ سبەینە قەڵتا نەفرینی تۆ هەموو ڕۆژێ هەدوەیە کتابە بیتەوە ماڵەوەی نووسی ئەم شەوەمانەش بۆ من تەواوکەوە باشە بەسەر چاو
دروستکردنی پەیمانگا یەکێ بووم لە دامەزرێنەرانی ئەو پەیمانگایە. شلونی؟ أحوال مامۆستاگیان تۆ چۆنی مامۆستایەکی ڕابەری شانۆی عێراقی یا بڵێن ڕاگری شانۆی عێراقی حەقی شبلی دۆست و یار و ئەزیزی گەلی کورد بوو. ئەوە هەوڵی کە بتوانێ پەیمانگا بکاتەوە. نەیانێش لە سلێمانی بەڵام بە جەختکردن و سووربوونی ئەو لەسەر داواکەی کرایەوە. پەیمانگا لە ماوەیەکی کووردا بوو بە باشترین پەیمانگای هونەرە جوانەکان لەسەر ئاسی عێراق. ئەمە هۆڵێکی بیرمە 14 متر بە 14 متر بوو. ویستم تەلەفۆنە بۆ بکەم و فترەی پەیکەرەکە. بەڵێ. لە یەک دوو کەس گلەی ئەوم کرد وتم مامۆستا ئەحمەد دامەزرێنەری پەیمانگای هونەرە جوانەکانە. و دوایەوە خۆت ئەبوایە ئەو پەیکەرە یعنی وەکو ڕەمزێک. ئێستا من بەڕاستی مەسەڵەن هەندێک وێنەی خەڵکیان داناموتوم بۆ ئەو مەسەڵەن پەیکەرەکەی مامۆستا ئەحمەد سالار ناو پەیمانگای هونەرە جوانەکانە بێت. ئەمە ماڵی تۆیە بەڕاستی من پێم وایە ئێرە شوێنی تۆیە. یەکشت بوو بەگرێ لە دڵمانە ئەوە بوو کە لە سلێمانی ویستمان پەیکەرەکەی بۆ دابنین تەنانەت مەتر مڕەبعێکیان نەداینێ. من ئەمە یەکەم جار نەبوو کە پەیکەرم بۆ بکرێ ئەوەی لە ژوور سەرمەوەیە ئەوە ساڵی هەشتاویە کۆسرەت جەمال غەفور هونەرمەندێکی زۆر باڵایە هیچ چەند مامۆسایەکی کرد ئەو وەختە سەرەتای پەیمانگای هونەرە جوانەکان بوو لە هاوارە بەرزە بووین یەکێ لەوانە من بوو. دوایی پێش ئەویش هونەرمەند براکەم حکمەتیندی کردبووی وە چەند جارێکی تریش. ئەم هونەرمەندە کاکە چێنەر نزار هونەرمەندێکی گەورە بەتوانایە. من ئاگار نەبوو بووم خۆی لە دڵسۆزی و خۆشەویستیەوە ئەم بیرۆکەی بوو کە من وەکێ لەو شارە کەسێک کە بۆن و بەرامەی شانۆی شارەکەم پەیکەرێکم بۆ بکرێ. ساڵێ دوو ساڵی پێچوو شارەوانی ڕێینە ئەنی ڕەوای نەئەبینی بە کەسێکی وەکو من پەیکەرێکی لە شارەکەی خۆی شاری باو باپیری و ئەوانەی شارەکەیان بنیاد ناوە باو باپیرانی منە. ئەگەر مەتر مڕبعێک خاک نەبێ پەیکەرێکی تیادانین بەڵام مەتر مڕبعێک ئەرزە هەیە خۆمانی تیا بنێژین. هەرچیەک خوانەکە ڕۆژێک لە ڕۆژان دوای مەرگی مامۆستا ئەحمەد دەکرێ هیچ قیمەتێکی نامێنێ. پەیکەر مهم نییە گرنگ ئەوەیە ئەو تاریخێکی بۆ میلەتەکەی بەجێهێشتووە. بەڵام پێم دابڕ نەکردووە لە شارەکە تومە نەبێ شارەکە کە من ئەگەمە دەربەنی بازیانەوە ئاهێکم پیاە کە من ئەگەمە لای تاسڵوجا هەیە کە ئەگەمە لای ئاستی چیای پیرمەگرورەوە بۆن و بەرامەیەکم پیاە ئەوە شارەکەمە. جارن خەونم بە ڕەشەباکەشی بۆ ئەبینی ئەوە شتێکە خۆشەویستیەکە بەڵام خەڵکێک دابڕی کردووم خوا ئەوانەش هیدایەتیان بیا ئامین یا ئەرحەمە الڕاحیمین. ماڵی من ئێرەیە من تقریبەن لە ساڵی هەشتا و دامەزانی هەشتاویەکەوە تاوەکو 91 مامۆسای بەشی شانۆ بوو. هێندێک جاریش مامۆسا عەرەبی نەبووایە عەرەبیش مەوتەوە بە شێوەکارەکان مێژووی شانۆ مەوتەوەوانەی شانۆ مێژوو شانۆ و هەر سەرەتاوە دوو بەرگم چاپ کرد کتێبدانا بە ناوی دەواازەی دراما بەرگی 1 و 2 کە هەردووشی باس لە شانۆی دایکەوەکە شانۆی وڵاتی یۆناان. ئەمە پۆلی من بوو. وابزانام تەختەی ڕەشەکە لەو سەر هەڵواسرا بوو وابزانام ئەم دی بوو ئەم پۆلە بوو یعنی 9 ساڵی لەم پۆلا دەرزم وتۆتەوە. کورسەکانمان جۆرێکی تر بوو لە پێشا سەرەتا هەتا کورسیمان نەبوو دانیشین لەسەری بەڵام جۆمان نایە چکە مهم ئەوەیە بیرۆکە و بڕواکە و هەبێ
شتەکەی پێێتە دی. ڕۆژانێکی زۆر خۆشم بۆ ڕۆژانی پەیمانگا وەگەلێ بەرهەمیشم پێشکەش کردووە لەو ساڵانە لەوێ یەکەم بەرهەمی پەیمانگا ئێفیگینیا لە ئۆلیس کە لە وەرگێڕان و دەرهێنانی من بوو ئەو شانوەیە لە 450 پێش زاینە لە ئەسینا پێشکەش کراوە نووسینی یۆرپیسە کردبووم بە کوردی تا ئێستا شانازی پێوەکەم جوانترین بەرهەم بووە. دوای ئەو هاملێتی شێکسپیرم کرد. معهدی فنووی جەمیلە لە هەشتاویە کا دروست بوو کۆمەڵێک کەسانێ دروستیان کرد ئەوەی کا من بیرمیە مامۆستا عەلی جۆڵا ئیدارەی ئەبرد بەڕێگاوە مامۆستا کورد و ڕئیسی قسمی شێوەکار بوو من بووم کاک ئەنوەر قەرەداغی بەشی مۆسیقای دروست کرد کاک ئەحمەد سالاریش لەگەڵ مامۆستا بەدی عەدارتاش بەشی شانۆی پەیمانگای هونەر جوانەکانی سلێمانیان دروست کرد. بەڕاستی ئێمە قەت هەستمان نەکردو کە ئەو مامۆستایە و ئێمە قوتابین هەستم کردووە وەکو کەسێکی دڵسۆز وەکو مامێکی بەڕێز زۆر زۆر بە جوانی وانی پێ ئەوتینەوە. خواتەمەنی درێژکە هەموو نەهامەتیەکانی خۆمان و هەموو پێداویستەکانی خۆمان بە تایبەتی لەو کاتانەیە لەو سەردەمە قورسانەیە هەر شتێکمان ببووە هەر تەنگ و چەڵامێکمان بۆیە ڕوانەکەرە مامۆستا ئەحمەد. ئەمە جارێکیان قوتابیەک هاتن بیگرن بەڕێن جەلال من لە ژووری مدیرە وختە تەلەفۆن هیچ نەبوو مۆبایل چوم تەلەفۆن بانیان کردم کە گوێم لێ بوو کابرایە کاتەوە هەواڵی ئەوێ بەرزی بیبا کابرا ئەمن بوو ئەفسەری ئەمن بوو هێنام بردم لەو ژوورە شاردمەوە تا شەوێ. مامۆستا ئەحمەد منی لەوێ ون کرد لە مەعهەدا زۆر هاوکارم بوو لەوێ نەهێڵێ من بگیرێم. من بەڕاستی شایەتی ئەوەی دەدەم کە مامۆستا ئەحمەد لەو زەمانەدا زۆری لە تەلەبەکان ڕزگار کرد و ئاگاداری یعنی ئاگادار بووین یەکێک لەوانە من بووم. لە مەجلیسی قیادەی سەورەوە کتابێک دەرچوو ئاراستەی سلێمانی کرابوو ئەڵێ ئەم چەند ناوە دە ناوە یانزان بیانگرن بیان کە نەبارمتە بڵێن ئەگەر وەکو ئەوەی ڕانیە هەر جوڵانەوەیە بکەن دژی دەوڵەت ئەمانە ئەکوژین و بیان کوژن. من شانازیەکەم لەو لیستی شەرەفا منیشی تیا بوو. ئامادە بە ئادی ئێستا ئەمانەوێت زیاتر باری سەرنجەکەم چێتە سەری زیاتر کۆبن بوونی باری جیاوازی ئەم لێرە و بۆ مەبەستێکی شانەوی نەک شێوە بۆ شێوە بەڵکو بۆ مەبەستێکی شانەوی کە لە کرۆکی بابەتەکە هەیە ئێستا بەم شێوەیە. ئێستا کەواتە هەموو بڕاتان بە ئەوەیە کە باری سەرنج هەموو بۆ لای ئەو چووە لەبەر ئەوەی لە چەقی هەمووانایە وە تاکەوە جیاوازە شێوەکەی وە سەرنجی هەمووتان کۆبەتەوە بۆ ئەو واتە سەرنجی خەڵکەکە ڕائەچێشێ بۆ ئێرە ئێستا شێوەیەکی تر ببینم لە داهێنانی خۆتان. لە دوورەوە ئاگام لێیە ینی وەکو ئیشاڵڵا وەکو باست کرد ئەو خەونەمان دێتە دی و منیش هەر بە دوای سپۆنسەرم ئێستا خەبەرێکی خۆش هەیە دوای ئەوە پێت دەڵێم کە بەیەکەوە بووین بەشکم ئیشاڵڵا بتوانینەوە ئیشە بکەین. ئێستاش ئەوە لە لای تۆم ینی حەز دەکەم لێرە یارمەتی بدەم بۆ دیکۆر بۆ هەر پێویستێک بێ و تۆ کاکە هونەر مامۆستاگیان قوربانت بە مامۆستاگیان لە خزمەتتدا. زۆر باشە زۆر باش مامۆستاگیان. باشە بۆ پاریس ئەی بۆ بەهار لە شانۆگەری نالی و خەوێکی ئەرخەوانی من دەوری حەبیبەی نالیم دەبینی و یەکێک بلو شانۆگەریانێک کە جمهورێکی زۆری هەبوو لەو کاتەش بوو من کە ئەو کەسانێک کە ئیشی نەهێنیم لەگەڵ دەکردن گیرا بوو ئەوە بوو هەر زوو دەمگو مامۆستا من دەڕۆمەوە من دەترسم ئەویش دەویست هادی ئیمکاتەوە وەکو بڵێ مەترسە ئێمە لەگەڵین بەس ئەو کاتەی تەمەنەکەی منیش منداڵ بوو ینی بەداخەوە من شتێکە کە قەت بیرم ناچێ ینی هیچ وەختیش لەگە مامۆستا ئەحمەد قسەم نەکردوتەوە دوای ئەوە مەسرحیەکە 2 ڕۆژی مابوو کە بە کۆتایی بگا من مەسرحیەکەم بەجێهێش لەو کاتە بوو کە جمهورێکی زۆر هات بوو من دیار نەبووم ئەوم بۆ خۆم اعترافم کرد و بەس طبعا گەوری تو لەوەی قەت بە من نەوتوە ئەو شتە بەڕاستی
بەڵام من پێم خۆش بوو کە و برادرانە هاتن و بەرامبەر خەڵک و بەرامبەر کامیرە ئەو قسەی بکەم بۆی لەگەڵ خۆم نینێجم. واتە ئەو تۆنە کە وەری کە گرن دەرنەچن لە تۆنەکە و لەگەڵ یەکتریا وەرامان و وەرگرتنەکە لە شێوەیەشی تەواو ڕێک و پێکاوێ و دەرچوونی تیا دەبێت. کاکە بۆرهان باشەوە ئەوە سەحەرا دایشی دیار لە موبەقی چی لێ ناوە؟ سوتفە من خەریکی تەعینات بووم بڵین دامەزرێن کۆلیجم تەواو کردبوو لە سلێمانی لێرە جامعە هات بۆ ئێرە خەریکی تەعینات بووم چاوەڕێی سەرۆکی جامعەمە کرد بڵین سلێمانی کە هات بۆ ئێرە باوکی دیاریش ئەویست بچێتەوە بۆ سلێمانی نەقڵ بێتەوە بۆ سلێمانی وەزیفەکەی لە جامعە بوو سوتفە ئەوش چاوەڕێی ڕئیسی جامعەیە کرد بۆ ئیمزاکردنی ئەو معاملات و شتانە هاتیشینەوە سلێمانی من لە پەروەردەی سلێمانی تەعین بووم لای مزگەوتی گەورە لای حاجی کاک حەمەدی شێخ بڵێن ئەویش سوتفە لە معهدی فنون دامەزرا قائمە معاش ئەوەنی کە تەوزیعەکەن ئیش و کار لەسەر مۆزەفەکان من بە معاون محاسب تەعین بووم یەکسەر قائمەی معهدی فنون هاتە بەردەمی من ئەمیش هات بە مەجموعەیەک ئەوراق قوشتەوە و کەوتە قسە و کورسیم بۆ دانا و ڕێزم لێگرت و ئیتر بەهۆی ئەوە یەکتریمان ناسی و ئەهات بە بیانووی معاشەوە زوو زووە هات بە هینی ڕاتبەوە. طبعا خۆشە ینی شانازیە بۆ من کە ئەو هەموو خەڵکە ڕسمی لەگەڵەگرن تەنانەت یەک شتم بیرکەوتەوە وەختی خۆی کە چوون بۆ شار العەسەل لە سەری ڕەش بوو دوایی 3 ڕۆژ داوەت کران لە مەسیف ئەو من لەگەڵی چوون بۆ شار العەسەل بووە ئیحتیمامێکی زۆر بە من باوە سەیرەکەم لەگەڵ جەماعەتێکا خەریکی ڕسم گرتنە ئەوتم بەخوا بێ ڕابم لەگەڵ وەسعە زۆر چاکە ئەخر ئەوە زۆر پێویستە. باوکم منی ئاشنا کرد بە هونەر و شانۆ بە تایبەتی لە تەمەنی 7 ساڵیا بووم کە دەستی گرتم و منی بردە سەر تەختەی شانۆ ئەو جیهانە پڕ ئەفسوناویەی پیشانام هەر لێەوە ئەو عاشقە لای من دروست بوو ئەوەش بۆ هۆیەوەی ڕنگدانەوەی هەبێ لەسەر هەموو ژیانم و زیاتر عاشقی هونەرم و دواترە تا هاتمە قۆناغی ئامادەیشم تەواو کرد هەرە هۆکارە بووم چوومە کۆلێژی هونەر و بەشی سینەمام تەواو کرد بۆیە کاریگەریەکی زۆری لەسەر ژیانی منە بوو. کە لەگەڵ وتنی ئەڵێ گەیشتە ئێرە ئێستا چێشتەنگاوە هەر لە سەرەتاوە باوکم بەدەر لەوەی لە شانۆوە ئاشنای کردم بە شانۆ هەر لە ماڵەوە کە چاومەڵێنان لاو خانووێکا من ناو ماڵێکا بووم پڕ بوو لە کتێب ئاشنای کردم بە ئەدەبیات بە خوێندنەوەی چیرۆک بە ڕۆمان ئەمە کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر من. ئەوەی ئێستا هەستی پێکەم هەمان هەستەکانی جارانە ویچێخەف ئەڵێ لە هەر شوێنێکا بەهرە و هونەر هەبێ نەک پیرێکی مردنیش نییە. من کاتێ لەسەر شانۆکانی سوید بەری چەند ساڵێ نواندنی پاسەوانمە کرد یەکێ لە گۆڤارە هونەریەکانی سوید بە مانشێت نووسی بووی شانۆکارێک هات لە ڕۆژەڵاتەوە پێی وتین پیرێتی لەسەر شانۆ نییە. ئەوش ڕۆژانێ بوو ئەمەش ڕۆژانێکە بەردەوام بن. ئەمانە سەرگێری ئەو حەقیقەتانن کە ئەمەوێ بیانڵێ دارەوە ئەمەوێت بۆ تەکاجارێ تایجا کوڕەکەت زۆر شەکەت و مادووە کوڕەکەت زۆر شەکەت و مادووە. ئەمە ڕووداوێکی زۆر مێژوویە بانگەشە کرابوون بۆ
فستیڤاڵی کانی سینەمایی 58مین. ئەوە هەموویە بێ بجلی سمۆکنی واو لە بەرابێ، بەڵام کاک عەباس غەزالی برای بەڕێزم وتی بۆ بەجلی کوردیەوە نەڕووین، وەڵا ڕۆیشتن ڕیان لێ نەگرتین، یەکەمین جارە لە مێژووی کانە بە جلی نیشتیمانیەوە جلی پۆخت کوردیەوە بەسەر فەرشی سوورە ڕابوورین. کاکە ئەحمەد سالار هەڵبەتە پێش ئەوەی کەوا هونەرمەندێکی شانوو ئەدیبێک و شاعرێک بوو، لەگەڵ هەموو شاعیرە کۆنەکانی ئەو سەردەما پەیوەندی هەبوو. لە تەمەنێکی زۆر مناڵیا بووم، شعرێکم نووسی وتیان جوانە ئەمە. ئەو وەختە لە ڕێی پۆستەوە ناردمان بۆ ڕادیۆی کرماشان، جۆمان لێ ئەگرت شعرەکەی من بە دەنگە هەرە خۆشەکەی شکر و وڵای بابان بوو، بەڵام ناوی خۆم نەنووسی بوو. ئەو سەردەمە بە ناوێکی لە قەبوشتەوە ئەمان نووسی، زۆرم پێخۆش بوو. ئەوەی کاڵێ لەگەڵ ئەستێرە من ئەدوام خەیاڵم هێندە باڵا بوو، هەتا بند و کەلەپچەی ئەم سەردەما لە دەست و پێم نەئاڵا بوو. ئەمە یەکێکە لەو دیێڕە شعرانەی کە هەموو کات فەخری پێوەکەم. مامۆستا ئەحمەد سالاریشە بوو لەو شاعیرانەی کە با بڵێن لە سەردەمێکە شعری جوانی نووسیوە. ئەو سەردەمانی با بڵێن ئەحسان فواد و چەندین شاعری تر، یعنی سەردەمی حتا ئەحمەد هەردیش لە زۆر گۆڤارە من شعری تاکتاکی مامۆستا ئەحمەد سالارم بینیوە، شعرەکان جوان بوو. ئێستا شەر شعرێکیانم لای خۆم نووسیوەتەوە، لە یەکێ لە گۆڤارەکان هەڵم گرتووە، بڕواکەم کە خۆی نەیبێ ئەو شعرش. شعری ڕەشی شەوان میدا بە مامۆستا سەلاح ڕۆف ئەو کات لە فستیڤاڵی پەیمانگای هونەرە جوانەکان لەگەڵ خات و پەیمان عومەر لەسەر شانۆ لە فستیڤاڵە ئەو گۆرانیمان پێشکەش کرد. ڕەشی شەوانم بەگڕی عەشقی سپی کردەوە، شەونمی چەمان بە هیوای بایان ڕۆژی کردەوە، سەیریا منەوە لەکوێدایە چیا سەرپۆشی، چگڕێکە لە دڵیا چ ناو ڕۆزێکە وا خۆری پۆشی. زۆر جار من شانۆی شعریم نووسیوە کە گرانترین بابەتە، و لە زۆر شانۆیشە بێنداوی سەرەتام هەبووە یان سترانی سەرەتا. ئەمە بۆ ڕۆژانی گوڵڕنگ نمونەیەکە لە کەزیەی لولی داستانە، گوڵی بەرۆکی سترانە ڕەوشەن ڕەوشەن هەتاو لە تاویەدا گیرسا، خۆزگە و حەزێکی وای ڕوان بەڵند بەڵند هەور. مامۆستا سالار لە دەرەوە بوو، مەسئولی سینەما و شانۆی شۆڕەش بوو، لەوێ شعرێکی زۆر جوانی کرا بە گۆرانی، چەند کەسێک تویانەتەوە، ڕەنگە ئێوەش گوێتان لێ بوو بێ، بەڵام نازانم ئەزانن شعری ئەوەیان نا. بۆ دوجارە بەجێ دێڵم بێماڵاوە ئازیزەکەم، چونکە خۆری بەهاری نوێ لە ناو پاییزا دەرەخەم. یاد دەکەم لە دوورەوە ئەزانی بۆ سەنگارەکەم زۆر خۆشەوێ، ئەی شتێکەڵ بووە بە تۆ، سەنگارەکەم زۆر خۆشەوێ. ئەمە جوانم خەرەکەیە، ئەی شتێکەڵ بووە بە تۆ. کاکە گیان ڕۆژ باش، لەیەوە منیان هێناوە شتێک 1001 غای لەم کردووە 1001 لە خۆشەویستی تۆ یەک شتم دروست کردووە حەزەکەم خۆ بیبینیت. ئەمە پیرەمێردە و مەتخۆشە و
کامەران بوو کردی و ئەوەش جەناب بەڵێ ڕاستە فەرمووی دەستە خۆش بێ ئەخوا زۆر سپاس دەکەم تۆ ڕێز لە من گرتووە وەزی کاکە جان سەلام عەلەیکوم چۆنی کاکە باشی چاوم قوربان برای گەورەی چاوەکەمی تەندروستی وەڵڵا الحەمدوللا یەخوا باش وەزی کاکە جان چۆنی بەرە وەڵڵا سەرسەرم تۆ چۆنی باشی سەحەتە باشە هەموو کەسکار باشن بەجی سپاس دەکەم ئەمرێکە نییە لەبارەی تیپ و گروپ و کۆمەڵە هونەری و ئەدەبیەکانی کوردستانەوە دەستم هەبووە لە زۆربەیە یان دامەزرێنەر بووم لە هێندێکیانە لە کۆمەڵی هونەر وێژەی کوردیەوە ئەندامێکی چالاک بووم پاشان ئەوە بوو تیپی پێشڕەوی شانۆی کوردی دامەزرێنەری بووم و توانیم بە ماوەیەکی کەم کۆمەڵی بەرهەمی گەورە پێشکەشکەم کە توانی بچێتە پێشەوە جەماوەێکی مەزنی هەبێ دوایەوە لە زانکۆ من کە دامەزرام لە زانکۆی سلێمانی بووم بە یاریدەدەری توێژەرەوەی زانستی بەڵام کارم زیاتر سەرپەرشتی شانۆ بوو لە زانکۆی سلێمانیا تیپی شانۆی زانکۆم دانا کە نمونە بوو لە عێراقا دەست بڕیدەوە ڕۆڵێک بەڵام چۆن ڕۆڵێک هەباسە زین و هەباسە ئازاد هەباسێ بێکەمە بێ هەباسێک ویستم ناوێکی کە برادەرانم بە تایبەتی برای ئازیزم و هونەرمەند کاکەماری خاڵە شێخڕەوفی هەنجیرە وتی نەخێر ئەمە ئەبێ بە ناوی خۆتەوە بێ ناچار هەموو دەنگیاننا برادەرەکانم یەکەیەکە هەڵساین تیپەکە بە ناوی شانۆی سالارەوە بوو و لە 84 دامەزرا تا ئێستا چالاکترین بە ژمارە و بە چۆنێتی بەرهەمەکانی لەسەر ئاسی هەموو کورد من شانازی پێوەکەم مجرەتە لە شوێنی من ئاسەوانی مەزنترین دەرگای گردوونم کۆمەڵی کتێب هەر نووسینی خۆمەنەک وەرگێڕان بۆ ئەوە کردومە کە پرۆگرامی خوێندن بێ لەوانە زانستی دەنگ و ئاخافتن وتاربێژی و دەنگ و دوو دەنگسازی واتە فۆنێتیک جگە لەوە هونەری وانەکانی هونەری نواندن و دەواازەی دراما دوو بەرگ ئەمانە و کۆمەڵیشت ئەمە پرۆگرامی خوێننە جگە لەوە من کۆمەڵی تێکستم کرد بە کوردی بۆ هۆی قوتابی کورد بەرهەمەکانی شێکسپیر و هەتا بەرهەمی یۆنانیەکان و بەرهەمی ئەم ئەو لە بەردەستیابێ من 24 بەرهەم کردووە بە کوردی لە شانۆی جیهانیەوە 20 مێشتا چاپ نەکردووە هەروە ماوە دەست نووسە ئەو ژمارە شانۆی کە من نووسیمە واسی و پێنجەمینە لە عێراقا کەس ئەوەنەی نەنووسیوە لە عەرەبیشا کەس ئەوەنەی نەنووسیوە زۆر جار بەناو نووسوم خەیاڵمە لای شانۆیەکە بووە بۆیە چەند جار جێرزیریم کە نووسی لە خەوە ئەم بینی ئینسان دەبێت بیەوێت فێری کوردی بێت لە نووسینەکانی مامۆستا ئەحمەد سەرارەوە فێر بێ هەروەها بۆ خۆی قاموسێکە تۆ کە دەچیتە ناو نووسینەکانیەوە لە هەموو وتارێکی مامۆستایە چەندین وشەی ڕەسەنی کوردی فێر دەبی من بە ئەکتەری دەسم پێ کرد دوایی بوومە دەرهێنەر لە دەرهێنەرا ئەزمموی نزیکەی 30 بەرهەمەمە بوو لە شانۆ ئەوسا پێویستی بەوە کرد وتم شانۆی کوردی لەسەر تێکستی کوردی بنیادەندێ ئەبێ من بنووسم 4-5 ماسەرنامە 2 دکتۆرا ئێستا دکتۆرایشی کە لە پاریسەر لەسەر بابەتەکانی منە توم بەڕاستی دکتۆرا زیاتر لەسەر تێکستەکانیە توم تێکستەکان و ئەو ڕێوازەی کە من هەمە ئەمە
تێزی دکتۆرایە بەر لەوەی کە من دەست بە دکتۆرایە بکەم بەرهەموم هەبوو لەسەر کاک ئەحمەدم نووسیوە هەندی بابەتی تایە لە دکتۆرایەکەی دانیە زیادم کردو بۆ ئەوەی کە بەڕاستی کتێبەکە دەوڵەمەند بێ و بتوانم ڕۆڵی بەرچاوی کاک ئەحمەد لەم دکتۆرایەدا بەڕێک و پێشی دەست نیشان بکەم و زیاتر کاک ئەحمەد بە خەڵکی بناسم هەرچەندە ئەو بۆ خۆی لە دەرەوەش ناسراوە. بەناوی خوای گەورە و میهرەبان سنگ بەخوای مەزنە خۆم بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکێکی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم و پەرژەوەندیەکانی گەل بپارێزم. مەرجەکانی ئەندام پەرلەمانی لای من لە سێ خاڵی گرنگە خۆی بینێتەوەی کە بێتە ئەندام پەرلەمان. یەکەمین ڕابردوویشی پاک و پاکژ، دووهەمینیان ڕۆشنبیریی ئەنسیکلۆپیدیایی فراوان، سێهمینیان توانای وتاربێژی و دەمودوو. ئەوانم بەڕاستی لە خۆمەوە بینی یەکێک لەوانەی کە من شانازی پێوەکەم بڕیاری ئاڵای کوردستان بوو. هەرێمی کوردستانی عێراق ئاڵایەکی دەبێت بە شێوەی لا کێشەی کە پانیەکەی دوو لەسەر سێی درێژیەکەی دەبێت و واش ڕێکەوتە بووین کە لەگەڵ تەوابوونی وتارەکە ئەو بڕیارە دەست بەجێ لەلایەن برای بەڕێزم دکتۆر ناسح غەفورەوە کە دەنگێکی باشی هەیە لەگەڵ مامۆستا زاهیر محەممەدی کۆیی دەنگێکی باشی هەیە و هەروەها منیش دەستنیشان کرام کە ئەی ڕەقیب ئەم سیانە بێڵێن هەر هەموو هۆڵەکە لەگەڵمان بێڵێت. ڕۆژانێک هەبوو کە ڕۆژانێکی ناخۆش بوو. ئەو شەڕە ناخۆشەی کە بەرۆکی گرتە بووین کە بڕوا و نێتەوە خوایانێتەوە چکم ناخۆشین ڕۆژانی ژیانی هەموو کوردێکی شەریف بووە. ناچار ئێمە پەناگێریمان کرد سەڵ و یەک ڕۆژ و زۆر تاڵاومان چێشت چونکم بەڕاستی هێنەشت لە دەستی ئێمانە بوو. ئێمە ئەچین بۆ شەڕوەسانن زۆر جار تەقەماندی ئەکرا بەناو مەرگ و ئاگرا ڕۆشتین. ئەو جوانەکەی ئەوەیە لە سیاستش بۆ زمانە ناسکە دەنووسێت بۆ زمانە جوانە دەنووسێت بۆیە کە تۆ دەیخوێنیتەوە تەنها نووسینێک ناخوێنیتەوە بەڵکو ئەتوانین بڵین پەخشانە شعرێک دەخوێنیتەوە. تەنیا ڕازێک لە سینەما ماوە ئەبێ لەم فیلمەیە من بیدرکێنم خۆزیە مامۆستای گەورەمان کەمتر سێبەری سیاسەتی لەسرە بوو. بەڵام مامۆستا ئەحمەد لەگەڵ ئەوش کە سیاسەتی کردو هەر بە پیاوەکی جوان ماوەتەوە بۆ نمونە ئەگەر لە پەرلەمان مامۆستا ئەحمەد ئیشی کردوێ ئێمەی ئەکتەر و هونەرمەند پێویستیمان بە پشتەکە بووە لە پەرلەمان. کەسانی سیاسیش ئەبێ دوای هونەرمەندکەون چکە هونەرمەند ئەوەی لە دەستیا خاشەتی ئاوێتی ئەرزێتی جیرفانی نییە کام هونەرمەند دەوڵەمانە پێم وڵێ. یەک لایەنی هەبوو ئەوە ڕەنگە خەڵکێکی زۆری لێکردویت بە نەیار لە یارەوە کردی بە نەیار. خۆشبەختانە لە ئێستادا مامۆستا سالار ناسنامەی گەورەی هونەرمەندی کوردی پێیە. 4 ساعت ماما بۆرە و کاتی نمایش کاتژمێرێکم ماوە بۆ نمایشکردنی مۆنە درامای مینا. نزیک 40 دقەمان ماوە بۆ نمایشکردنی شانۆی مینا. ئێستا نیو ساعتمان ماوە بۆ نمایش. کەماندوو نەبن. هونەر خۆشەویستی پێبەخشیوم، هونەر ژیانی پێبەخشیوم، هونەر واتای ژیانی پێبەخشیوم کە ئەبێ ژیان جوانترکەم. ئەوە ئێستا وابزانم ئەوەنەی نەماوە چەند خولێکی ماوە بۆ پیشاندانەکە. ئەمە بە فلیمێکێتەوە بەرچاوم پاش ئەم تەمەنەی کە
تر لە 50 ساڵە لەسەر تەختەی شانۆ هەست دەکەم ئێستا هەمووی دێتەوە بەرچاوم. صلوات يا جيل ديالي بيغمبر لها چەپڵی بینەر زۆر خۆشە، زۆرم بە خۆمەوە دیوە، زۆر هەڵسانی هەموو بینەرانم بینیوە، نەک تەنها کورد، عەرەب، تورک، گەلانی ئەڵمان، گەلانی تر بە دەدەقە چەپڵیان بۆ لێ هەڵساون لەبەرم و خۆشەویستی بینەر و چەپکە گوڵیان من پێژیم ئەو ئۆکسسیجینی ڕاستەقینەیە بۆ شادەمارەکانی دڵی هونەر. ئەبڕۆ دوای 21 ساڵ جارێکی تر شانۆگەری مامۆستا ئەحمەد بینی و شانۆگەری ئەوڕۆ مۆنۆدرامایە. ئێستاش خۆم و مامۆستا ئەحمەد پرۆژەیەک هەیە هەر ئەمڕۆ من نەسەکەم لێ وەرگرت. هیوادارم لەش ساغ بێ و ینی بە مەیل و بەخۆشیەوە من جارێکی کە لەگەڵ مامۆستا ئەحمەد بتوانم لەسەر شانۆ بوەستم. هۆڵەکە چۆڵ بوو. بەڵام ناخی من چۆڵ نابووە، چۆم هەر ئێستا کەوتومەتە سەر خولیای ئەوە بیر لە کارێکی تر بکەمەوە. جارێکی کەشتەمەند دەست پێ بکاتەوە هەمان ڕێچکاگرم. هەستەکەم ئەم تەمەنە کورت بووە، ڕەنگە دەرەقەتی ئەو هەموو خۆشگە و خەو نەشانۆیانە نایە، بۆیە حەزەکەم ئەگەر جارێکی کەش و ئەگەری نابێ جارێکی کەینەوە دنیا هەر هەمان ڕێچکاگرن، چونکە خۆشەویستم بە شانۆ.